سڵاتان لێبێ ئەمڕۆ باس لە بوونی قەناعەتەکەین قەناعەت چییە ئەوە تا چەند گرنگە ئێمە قەناعەتمان هەبێ لەم ژیانەیە لەگەڵ ئەم هەموو کێشە و مشکل و ئاڵۆزەی کە هەیە لەگەڵ ئەم هەموو بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و ئەم فەوزایی کە ئێستا دروست بووە لە دنیاە تا چەند ئێمە گرنگە قەناعەتمانە بێ بۆ شتانەی کە هەمانە جا ئەگەر شتەکان سادەش بن تا چەند گرنگە ئێمە دڵخۆش بین پێیان لە هەبوونی ماڵ و منداڵە لە هەبوونی ئۆتۆمبیلێکی ئاساییە یاخود لە هەبوونی لەش ساغیە یاخود لە هەبوونی ئەو جەستە و ڕوخسارەیە کە خوا پێیاوین یاخود ئەو کار و پیشەی کە هەمانە تا چەند گرنگە ئێمە قەناعەتمانە بێ وەشتی خۆمان بەکەم نەزانین لە چاو شتی خەڵکیە چکە وەکو وتراوە ئەگەر قەناعەتە نەبێ ئەو تو هەمیشە هەژاری دەوڵەمەند ئەو کەسێک کە قەناعەتی هەیە ئێمە لەسەر بابەتی قەناعات لەسەر بابەتیەوەی کە شتەکانی خۆمانمان خۆش بوێ و بەراورد نەکەین لە نێوان ژیانی خۆمان و خەڵکی دیکەیە گفتوگۆکەین لەگەڵ بەشێک لە وڵاتیان با بزانینەوە چۆن باس لە قەناعەتەکەن. ئەمڕۆ باسی قەناعەتەکەین قەناعەت لای تۆ چیەکەیەنێ؟ قناعتها بعربية القناعة كنز لا يفنى باشا اگر قناعتها بها هەموو شتێکە يعني يترتو مرتاحترين شتيد اگر نانو ئاوێکیش بخۆیت قەناعەتیش نەبی هەموو سەرۆتی دنیای تۆ بێت هیچ ئیسفادەیەکی نییە لەم ڕۆژەشە قەناعەت نەما هیچ کەسە قەناعەتی نە بە خۆی هەیە نە بە پارەکەی هەیە نە بە مناڵەکەی هەیە کوڕی هەیە لە کچم بێ کچی هەیە لە کوڕم بێ خانوویەکی هەیە لە با دوو خانوویە سارێکی هەیە سارێکی ترم بێ بەچێتە بەر ئاینە لە خۆی ڕازی نییە دەستکاری خۆیەکەم هەمووی قەناعەت ئەگەر قەناعەتی بەخۆ بێ تۆ وەکو شێر بەسەر جادەیە ڕۆیت و هیچ باکە نییە قەناعەتیش نەبێ ببوورە وەکو پولی دامە ئەو جوڵێنن خەڵک جوان لێ حاڵی بووی ئێستا بۆچی یعنی هەندێک کەسەیە قەناعەتیان بە ژیانی خۆیانە بەس هەندێک کشمانێ قەناعەتیان بە ژیانی خۆیان نییە یعنی دایمەن شتەکانی خۆیان بوونە کارە وەکو خۆ باسەکرد مناڵە ئەو ئیش و کارە ئەو جەستە و ڕوخسارەیە ئەو جلوبەرگەی کە لەبەرێکەن ینی بەکەم تەماشایەکەن یعنی خۆیان بەکەمترە بینن لە ئاسی خەڵکتر بۆی هەمیشە چاوێن لە سەری خۆیانەوەیە بۆچی وای لێهاتووە پێش هەموو شتێک گەر تۆ ئەگەر دیقەتی ئێمە لەم وڵاتەیە ژین هەمومان بڵێ زۆربەی زۆرمان موسڵمانین ئەگەر موسڵمانیش نەبین مەسیحی بین جوولەکە بین هەرچیە بێ ئیمان نارین هەچ کەسی ئیمانە ئەگەر ئیمانە بەخوا هەبێ کەواتە تۆ کەسێکیت ئیمانە بەو دنیا هەیە پێویستە بە هیچ شتێک نییە ئاەتێک لەسەر تۆیە تەخوار ئەڵێ خەلقناکم بأحسن تەقویم ثم رددناکم ئەسفل السافلین کەواتە تۆ خوا بە جوانترین و بە باشترین و بە گرانترین شێوە تۆی دروست کردووە من بۆچی خۆم بەکەمتر ببینم لە چاو کەسێکی ترە ئەو دەوڵەمەانە ئەو پارەیە لە هەمان کاتە ئەو پارەی هێون پارەم نییە لە هەمووان کاتە توانم بە ئاەتێکی تر بڵێم ئەڵێ یەرزەق بما یشاء بغیر حساب وانە ڕزق هەموو کەسێکی شابێت تۆ قەناعەتە بەو ئاەت و بە ئیمانە بە دینەکەی خۆ هەبێ ئیمانە بە خۆت شیشە بێ بە توانای خۆتە بێ تۆ بە ڕێزی تۆ گەورەی تۆ هەموو شتێکی ئەم شتانەش دروست نابێ کۆلایەتی دروست نابێ کەم و زۆری دروست نابێ قەناعەتەکە و ئەبێ ئیتر تۆ کەسێکیت پارەشت دەست نەگە قەناعەتی هەیە ئەگەر مناڵیش نەبێ قەناعەتە هەیە ئیمانە بەخوا هەیە بە ڕزقەکەی خۆت دام خۆر زۆر بووە ئەم هەموو شتە بین لە بازاڕا لە هەموو وەسایلەکان پێویست ناکە یەکێکی نامێنێ سەیرێکی خەڵک دڵی ڕەحەت نییە لەبەرەوە قەناعەتی نییە کەس بە بەشی خۆی ڕازی نییە تۆ ئەمڕۆ ئەدەوێت هاوسەرگیریکە یەکسەر ئەدەوێت وەکو خەڵک باشنی سارە هەبێ بەرتنی مۆدیال هەبێت باشنی خانوو هەبێ دەنابێت هەروی بێت چی بکەین باش منە باسی هاوسەرگیری و کرد کچ و کوڕەکانمان چی بکەن واللهی قەناعەتە هەیە هەرچی چۆن لێ بێ قەناعەتکەی بەوەی کە خوا پێداویت بەرەو ئەنجامیکی باشە ڕۆیت ئیتر لەوانەیە خوا شتێکی بۆ درکە بیت بە ساحیبی هەموو شتێ بەڵام کە قەناعەتی نەبێ خۆش لێ دەسێنێت قەناعەتی نەبێ وەشتی خۆی بەکەم بزانێ و سوپاسی خوا نەکا تا چەند ئەبێتە ئینسانێکی دڵخۆش ینی مرتاح مەسەلە قەناعەتێکە بۆی خۆی ڕازی نییە ئەوێت تۆی من وەکو تۆم هەبێ دەنگا بۆم نابێ وەکو تۆم بێ ئەدێ وەکو یەکسەر وەکو تۆم لێ بێ نە ڕەنج بە کە سابەتکە هەوڵ بە ئینشەڵڵا خوا بەخوا بەستە خواژە دات ئۆتۆمبیلێکی هەیە ئەڵێ ناشرینە گڕخنە لە خێزانێگرێت لە ماڵ مناڵی لە خانۆکەی لە ئیشەکەی لە کار و کەسابەتی
هەر پرتۆبۆڵێتی ئەڵی هیچم نیە ئەمانە تاشن پێوترێ بێ قەنەعەتی باشە ئەم هەموو سیارە لە بازاڕە هەیە خۆ هەر هەمووی جوان نییە هەر هەمووشی تازە نییە ئەی باشە گە تازە کۆنەکان تۆ نەیکڕی من نەیکڕ نەیکێ بیکڕ هەموو هە تازە بکردن ئەی کۆنەکەسی لێکن ئەی خۆ حکومەتەکەشمانەوە نی بڵێ ئەمۆدیە لە ئەفۆتیانی با مۆدیێلی کە بێتەوە مۆدیل لەسەر مۆدیل حەجی خوانی هێن و بڵایەکەن لە شارە ئەوە توش حەز لە سایرە جوانە ئەوە بەسەر سیارە ئەی بەرم نە قەنەعەت هەبێ بە جەستەی خۆت بە ڕوخساری خۆت بە ژیانی خۆت مثلا من تقریبا 7 ساڵم بەڕێ کردووە ئەمە وەکو گەنجێکی وەکو تۆ بڕۆن بەڕێنات ئەبێ قەناعەتم بەم ئازاری خۆم وەکوتەمە ئەبێ بە پێی تەمەنەکەی خۆ قەناعەتیش بە هەموو شتەکانی خۆ بکەیت بە هەموو شتەکانێ لە ڕزقەوە لە هەڵسوکەوتەوە لە دانیشتنەوە لە ماڵەوە لە سەردامانەوە لەوانەیە ئێستا مەسەلا من ئەو پەڕگەی ڕەفیقی دوو ڕەفیقم هەیە بەڵام لەوانەیە تۆ سۆ هەبێت خەڵک گەنج زۆرتر لە پیر وانە کەواتە بێ قەناعەتم بەوە هەبێت کە من دووسێ برادر لەناسم هەموو شتەکان ئەبێ خۆی گەوهرێکی بە نرخە طبعاً قەناعەت نەبێ هیچێکی بۆ سەر ناگرێت قەناعەت نەبێ بە دڵنیا بە سەرکەوتو نابی لە ژیاندا ئەو بە دڵنیایەوە هەبێ قەناعەت هەبێ خۆ ئەوەی پێداویت سپاس بۆ خوای گەورە باش بیت تۆش دەنامە سەلامەت بیاخوا قەناعەت لای تۆ چییە؟ قەناعەت دەوڵەمەندێکی زۆر گەورەیە بەڵام بەس ئیستا خەڵک قەناعەتی هیچی نەماوە تۆ هەتە قەناعەت سپاس بۆ خوارە وەڵا هیوا هەیە سێ چوار ئیشەکە قەسەم بە خوافریان ناکرێت قەناعەتی نێ ڕاکە بۆ لاوە جا خۆی قەناعەتەکەی کە قەناعەتی بوو خوای گەورەش بەرەکات دەکاتە ئەو ڕزقەتەوە ئیتر پێی قایلە بیت بەشی ئەو شتە دەکا بەڵامی وا هەیە بە قورئان ڕاکات چوار ئیشەکە مەعاشێ شتەکە بە ذاتی خوا فریان ناکەوێت ئەو بۆچی زیاتر ئەو کەسانی کە خەڵکی سادەن زیاتر قەناعەتیانەیە قوربانیتر ئەوان لە دینەکە گەیون قەزەی ئەوە مەسەلەکە ئەوەیە گەناغارەوەڵا لە دینەکە گەیون تێگەن کە دنیا ئەوە نییە خەمی لێ بخۆی وەکو ئەوە کە باوەشی پیاکەی ئیتر خوای گەورەش ئەڵێ ڕستان لەسەر من ڕستان لەسەر منە تێگەی ئەگەر باوەڕی بەخوابێ بەخوا پەکی ناکات تۆ دیوتە لەسەر خەبرسانێ زەلامێک ژنێک مردبێت لە برسا پیاوێ مردوێت لە برسان نەوەڵا هیچ کاری چی ینی خەڵکێک هەیە قەناعەتی بە ژیانی خۆی نییە بە نمونە ئیش و کارێکی هەیە موچەیەکی هەیە هەر پرتۆبۆڵەیەتی هەر ناشکرە هەرڵێ من وازعوایە ژیانم وای لێ هاتووە ڕۆژی 5 دەسەکەی زانەکان ئەفەرمون مەشنە لا دەسەڵاتدار و دەوڵەمەندەکان با نیعمەتەکانی خواتان لا پشوور نەبێتەوە خەڵک ئیتر ئەچیە گەڕێ منە ژنە چێ بڵێن بۆ لە ماڵان شی جوانە بینێ خۆی نیەتی ئاوا هینەکە ئیتر وەکو زەختی خاتە سەر پیاوەکەشی ئەوە بکە و ئەوە بکە ئەو بکە ئەوش نیەتی خۆ بە ژۆرەی ئیشەکەی خۆیەتی هەچ کەسێک خۆیت ئەوەیە ئەوەی کە قەناعەتی هەیە پێت وایە ینی تا چەند دڵخۆش و هەستەکە لە ناخەوە دەوڵەمەنە لە ناخەوە دەوڵەمەنە تر وەکو چوە لە کۆ باڵندنەکان وایە بەفر لە عەرزای کە یعنی باڵا پیاوێک ئەڕوات جقڵانەی پڕەکە خەمی بەیانی نییە ئەو پیاوە چاکانەکە ئەو حەوت سنفە لە ژێر سێبەری ئەڵا گیانە بێتەوە ئەوانن کە ئەوە قەناعەتیانێ و تەوەکولیان بە ئەڵا بەستووە تۆم کاراکەیت بیر لایەوەیە بۆ من خۆ ماوەتە دەست خواتر حچێک خوا بیا سواسی خۆیە ڕۆژانە چەندێک دەستکەوت حچێک هیچ ڕۆژی بۆ هیچم دەست نەکەوت هەر گوێشم ناوە ئەوە ناکەی بڵێ خۆزگا پیشەیەکی باشترم هەبێ داواکەین لە ئاڵای هەوڵەین کە خواردنەکە بڵێنچ خەمی لێ ناخۆی خەمی لێ ناخۆی ئینشاڵڵا ژیانی خۆتەیە بۆ خوا کولفەیەکوونێکە هاچێ ببەمە بە بوو خوا ڕزقیشی دابەش کردووە هەر کەسە و بەپێی حاڵی خۆی پێی خاڵی خۆی بەدڵنایەوە خوا تاقی کاتەوە ئەوەڵا یاخوا خوای گەورە بە تاقی بوونەوەی تاقیمان نکاتەوە کە لی دەرنەچیت بارێ نیا بەشارمانە بۆ ماڵ نەگیرێ هەر ئەوە من هیوایەتمەوەی خۆی گەورە نمونە زۆرکە وەڕسق و ڕۆزی هەڵاو ببارێنەمە سەرتا ئینشاءڵڵا دوعای خێرمان بۆ دەستە ماستەکەم پێ خۆشحاڵ بوو دەشتێ بەرنەوە لەسەر خۆ ئەو کەسانە کە بە هیچ شتێک ڕازی نین سەیری سەروی خۆیانەوەکەن
من هەموو جارێڵم ئینسان نابێت لەم ژیانە سەر خۆی بکات ئەو شتێکی خوا بە منیاوە لە چاوی ساغ و لە تەندروستێکی باش بۆ من هەموو دنیاە باجلەکەم مارکە نەبێ و 10,000 پێ بم با خواردنەکەم 25,000 نەبێ و بە 5,000 بتوانم تێر بخۆم من قەناعەتم پێێتی خێزانشم قەناعەتی پێێتی ئێستا لەوانەیە بە کوردی لە من و تۆ تێ نەگە بەس حەزەکەی بۆشی تەرجماکەم بە ئەڵمانی Er sagt, wie es, wenn du ein Essen für 25 Euro isst oder für 5 Euro. Für dies ist ja, macht keinen Unterschied. Macht keinen Unterschied. شتێک گرانبەها بێ هەرزان بێ ئێمە توانین لە گرانبەهاکەش و توانین بە هەرزانەکەش خۆمان بگونجێنین ئەو پرسیارە لەم خاتونە بکە لای خۆمان تەجمیل و جوانکاری زۆرە کرێت وەنە بەشێک لە خانمان بە جوانی و ڕوخساری خۆیان قەنەعەتیان نییە دەستکاری دەمولێ و جسم و لوت و هەموو شتێکی خۆیان ئەەکەن ئەمە لە ئەوروپا و لە ئەڵمانیا ئەم شتە هەیە Was findest du unsere Frauen, dass die immer die Schönheit-OP machen? Wie ist in Europa? Wie findest du das? Es gibt so viele natürliche, hübsche Frauen. Ich verstehe leider nicht, warum sie es machen. Ja. تێناگەم بۆچی ئەم ئافرەتە جوانانە ئێمە هەمیان جوانن بۆ ئەم جوانکاریاکەن کە خۆ جوانبی جوانکاریت بۆ چییە؟ ئەم جوانکاریانە لێرە زۆر بەڵێ زۆرەکەونە بەرچاوی Siehst du viele Frauen, dass die so Schönheit-OP gemacht haben? Ja, alle. Wie oft? Ja, jede 5. würde ich jetzt mal sagen, oder? لە 4 ئافرەت یا لە 5 ئافرەتەکە بینم کە کراوە و وەزیاتریشەوە. Ich finde es schade, weil alle gleich aussehen. زۆر وەکو پێناغن ئەڵە بەس حەیفە چونکە هەمیان لەیەکەچن. تەمەنیشی مناڵە 19 ساڵە فیلەر و بۆتۆکس و لێ و دەموچاو و هەموو جوانکارێک ئەکەن. Meinte gibt's 18-, 19-Jährige, dass die diese Fehler und diese alles machen. Wie findest du das? Nein, die sind noch am Wachsen, am Schönwerden. Ich finde es... ئێستا ئەوان تەمەنیان 19 ساڵەکان تازە خەریکن زیاتر پێ ئەگەن و بەرەو جوانی سروشتی بڕۆن ئەمڕۆ پیانە دەرناکەوێ بەس کە چوونە تەمەنێکی ئەو سازان چ غەڵەتێکیان کردو لە ژیانی خۆیانە هەڵەیە ها هەڵەیەکی گەورەیە هەر ئینسانە بۆچینی خۆشێتی بەڵام بێگومان من بە هەڵەیە بینم لەبەرەوەی ئینسان بە سروشتی خۆیەوە جوانترە بێگومان Wenn ich alt bin, okay, ich kann machen, weil Falten und so, aber... کاتێککە تەمەنت گەشتە ئەوەی کە ئێستا ئەڵێن بەرەو پیری ئەڕۆی هەندێک جوانکاری چرچەکانت بکەی تا حەدێ بەس هەمانی کە بەرەو پیرێکی بەڵێ نەک لە گەنجێتیا لە قیمەی جوانێتیا بە هیچ جۆرێ منیش خۆم لەگەڵەوەیانیم زۆر باشەیە ئێوە سەمن لەوە تێگەشتم دوو کەسی بە قەناعەتن و چێر لە شتە سادەکانیش وەرەگرن مەرج نییە شتێ خەڵکێک بیکا ئێوە چاوی لێ بکەن بەدڵنای ئەویشی کەوا بکە ئەوە چێژ وەرناگرێت لە وشتانیشی کە خۆی هەیەی کاگارش بۆکو جەناو فەرمووت چێش قەناعەتەکەیە من نەتوانم تیشێتێ بکڕم بە 120 ئێرۆ ئەشتوانم تیشێتێ بکڕم لێرە بە 20,000 و قەناعەتیشم پێ هەبێت ئێستا ئەو جلێکە لە بەرمایە من لێرە کڕیمە بانەگە نەڵێن مارگە نییە قەناعەت باشە بۆ ئینسان یعنی من ئەلویا پێڵاو بۆ یاخەکەم ڕۆژ وایە 1000 دیناری شەکەم ڕۆژ وایە 10,000 شەکەم ڕۆژ وایە هیچ ئیش ناکەم قەناعەتم بە هەرسێکی هەیە بێتاقەتان بێگەر کەم ئیش نەکەی بێتاقەت دەبم بەرە وڵات چۆن بێتاقەت نابم ئیتر خوای گەورە برسقاکە بەدەست خوای گەورەیە هەتا ئێوارە دانیشم هەرەو نەدێتر خۆ بەدەست نییە ڕزق بەڕاکردن نییە خوای گەورە چەندێکی یا قەناعەت یعنی چی بڕێ یعنی تۆ چۆن لە قەناعەت تێگەشتی قەناعەت یعنی شکربی بە بەشی خوا یعنی تۆ ئیسە من کە مندامم بە حیاتی سێر سەروی خۆم ناکەم هەر سێر خواری خۆمەکەم لە من خراپترێ کاگارش لە من یعنی داماوتر هەیە لە من ڕەزیلتر هەیە هەیە لەسەر جێ هەیە هەردوو چاوینی من هەموو جەستم نەبێ بەس هەردوو چاومە بێ چاو هەموو جەستە شیرینە بەڵام چاو زۆر شیرینە هانشتی پێبینشتی جوانی پێبینشتی ناشرین پێبینی نەبێژیانت لە دەستە دەیان بەڵێ چاوەکە و کامیرە وایە ئەو کامیرە تەرکی زەکاتە سەر میمۆرەکەی چاویش تەرکی زەکاتە سەر دڵ و گیان بەڵێ چاو ماچەکە تۆ بە حکمەوەی خاوەن پێداویستی تایبەتی و
ڕەنگە کار و بژێویشیانیش بۆ ڕادێنێ بەڵام لەگەڵ شا کەسێکی بە قەنەعەتی خۆزگا ناخوازی بە ژیانی هیچ کەسێ ناوەڵا گەنجێک ببینی سیارێک ببینی خانوویەک یعنی نازانم ینی بڵی خۆزگامی شەشتم هەبووایە ئەو شتانە و نییە وڵی من کاگارژ من 3 ساڵە کرێکییا بووم ئاواتمە خواست یعنی بەغیلم بە ماڵی خەڵک نابر بەڵام ئاواتمە خواست کە خی گەورە دووە دۆهێوانێکم باتێ سپاس بۆ خی گەورە خانوویەکی پێبەخشیم سەرمایهداریکەم شارە بووی کڕی من لێرە چاوی ماجەکەم بەڵام نەوەڵا ئیسان پیاوە تەکسیگی پێی شەکە خۆی گەورە لەشی ساق بێ بە حیاتی بەغیلی بە ماڵ کەسانە سپاس بۆ خۆی گەورە سەری یا بێ ڕسقیشەیە ئیسە تۆ بۆ نمونە سارەکە و بای 10 دەفتەرە خۆی گەورە قابلی تۆ ئەبینی ئەو نەوباتی لەواچێ خۆی گەورە قابلی من نەبینی قەنەعەت ماوە لە ناو خەڵکە نەوەڵا کاگارش بوون منە خانوومەیە خەڵ بەغیلیم پێبە ئەڵێ بەو کەمەندابێ و خانوویە بۆ من نیوە با منیش هەوڵدەم خانوویەکەم مەبێ نەوا مەکە تۆ پەیامێری لە ئەم کەناڵە بۆ من بەغیلی بە تۆ بەرم قەناعەت ئەگە قەناعەت نەبێ بەغیلی قەناعەت نەبێ قەناعەت نەبوون یعنی بەغیلی بوون ئەو کەسێک کە قەناعەتی هەبێ یعنی شکرانە بژێری خی گەورێ بەڵام ئەو کەسی کە قەناعەتی نەبێ یعنی بەغیلە چاوچنۆکە چاوی بەیستیار نابێ ئیسە من سپاس بۆ خی گەورە من خۆم و خێزانم هەردووان بڵێ خاوەن پێداویستی تایبەتی خی گەورە نەیبڕێ و خی گەورە مناڵی هەموو کەسێک تەمە درێژکە و ئەنجا مناڵەکەی منیش ئیسلامە بێ لە پێشە دوعا بۆ دەوروبەرەکەی ئەنجام ئیخۆ من چەندەها جار بەناو بازارڕە ڕۆیشتوین خەڵگەڵێ وەیش منە وەیشەم پێ ناخۆش تۆ ئەخدا تۆ بەزەی دەمنانەیە بەزەی نا لە دڵی خۆتەوە بڵێ وەیش من حەزم لەوە ئیش نییە کاگەش لەواچێ من بەهرەیەک مەبێ تۆ کامێرامانەکەم نەوەبێ وایە گەشتێکی لە تۆرگرێتەوە حتمما لە کۆمەڵشتا بەهرەمەندەکە دەوڵەمەندەکە فەزلی خوا زۆر فراوانە وەڵایی وایە بەس کاگاژ من حەزەکەم شتێ بە براگەورەی خۆم بڵێم من لە قەناعەتی خۆمەوە ئەم خۆم کەس نییە بەقەی من شکرانە بژێر خی گەورە لەبەرەوەی داوای حەچیم لە خوا گرەدایەتی پێ تر بۆ شکرانە بژێر شکرانە بژێر بێ و قەناعەتی بۆ ژیانە هەبێ و سپاسگوزار بێ خوا بووی زیادەکە خوا خۆی بەدڵناوە یعنی خوا خۆی بووی زیادەکە ئەوشی کە ناشکر بێ بەدڵناوە خوا کەمێکاتەوە سوێن بەخوا زۆر سپاسگوزاری خی گەورم هەموو جا یعنی ماچی کوڕەکەمەکەم بۆنێکم ئەڵەم خوایان زۆر سپاس خوای هەزار جار شکران بژێری تۆم ئەبێ من چ کارێکم کرد بێ تو ئەمە داوەتە من یعنی قەناعەت خۆشە بۆ ئینسان ئەبێ من لێرەوە پەیامێکم بۆ خەڵکانی کە قەناعەتیان نێو کە چایان لە ماڵ خەڵکە باوەڕت بێ زەرەرەکە بەو خوا پێی ناخۆش جا هەر سیگیش خوا پێی ناخۆش بێت خوا گوناح نییە بۆ ماڵی دنیا و گوناحبارکەی سپاس باشی گیان بژێ جۆم لێ بوو تۆ دنیۆنێری وایە گیان بەڵێ دەیاخوانەشە ساق ئێوە لە قۆناغی چەندن لە چێ بەشیەکەن ئەمە قۆناغی دوانزەین ئامادەی لە مەکتەب هەمووان بێکۆین ئەمیش نوێنەرمانە نوێنەر وەکوین تێگەشتم لە زانکۆیە کێشە نیە ئەوەش هەبێت جاران شتێکی ترمان پێوت مراقب ڕاستەکەیەوە بەس تایبەتە بە پۆلەکە بەڵام نوێنەری تر عامەتەن لەگەڵ هەموو ساغی تۆ پلەکەی بەرزترە سپاس دەکەم زۆر سپاس ئێوە تا چەند قەناعەتان بەم ژیانە هەیە منە بە خوێندنەکەتان بە خۆتان بە ژیانتان بە هەموو شتێکی خۆتان بڵێ وڵی من هەستەکەم یعنی قەناعەت و قەدەر ئەتوانین لەگەڵ یەکایەک بگرێتەوەوانە چونکە هەنێکی قەناعەتی بۆ نە بە عیلەکەی نییە هەنێکی قەناعەتی بۆ بژێوی ژیانی نیەکەتیایەتی بەڵام من هەستەکەم بەڵام تۆ ئەو کەسە هەر ئیشێک هەر شتێک بکات کە لە ژیانیا بۆی دروست ئەبێ هەر ئەوەش ئەتوانە بنچینەی ئەو قەناعەتی بۆ دروست بکە کە هەیەی یعنی ئێستا تۆ ناکرێت کاتە خوێندکاری بەشێکی پزیشکی تەواو ئەەکەیت حتمما پلت لە کەسێک بەرزترێک ئەبێت کە بۆ نمونە بۆ دارایی و بانقێک تەواو ئەکان ژمێریاری تەواو ئەکات و ئەو کەسانش دەور ئەبینن کە خۆیان ئایا بەشەکەیان هەر شتێک بێت یان قەناعەتەکەیان هەر شتێک بێت لە ژیانە خۆیان ئەتوان پلەی خۆیان بەرزکەنەوانێ و قەناعەت بۆ شتە بکەن کە بەدەستی ئەهێنن چونکە قەناعەت هەم ئەتوانێت قەدەرت بگۆڕێ هەم ئەتوانێت یعنی لە شێوێکی زۆر تاریکی شاب
بیت لە ژیانتا بۆ توکا بە ڕۆژێکی زۆر ڕووناک. مان وایە تۆ چۆن لە قەنەعەت تێگەشتووی؟ ومێت یانی چی؟ ومێتەبێ قەنەعەتی شێ ئەوەی کە بۆمان دانراوە الحەمدوللیلا ئەبێ سواسی خوای لەسەر بکەین قەنەعەت هەموو شتێکە. قەنەعەت یانی چی؟ باوەڕبوون بەخۆ باوەڕ دروستەکە ئینسانێکی سەرکەوتوو و دروستەکات هەموو کەسێک ئاستێکی هەیە باوەڕبوون بۆ و ئاستەی خۆت قەنەعەتێکی گەورەیە ئەتوانەوە لە بکات سەرکەوتووترین ئینسان دروست بە. تو ئەگەر کەسێک قەنەعەتی نەبێ دڵخۆش بێ باوەڕ ناکەم. چونکە قەنەعەتە هەبێ دایمەن هیچ شتێکی خۆت بەکەم نازانی وایە؟ هیچ کات خۆت بەکەم مەزانە قەنەعەت هەبێت بۆ شتێک کە وەکو هاوڕەکەم باسی کرد قەنەعەت هەبێت بۆ شتە کە هەچە لە ژیانتا شەوێکی تاریکە ڕووناکە کاتەوە الحەمدوللا. بەس ئێستا قەنەعەت زۆر کەم بۆ تۆ. قەنەعەت ماوە لەناو گەنجا بە تایبەت؟ نەخێر چونکە سێر ئەکەی چاولێکەرێکی زۆر گەورە ئەبیندرێت یعنی ئێستا بۆ نمونە ئەتوانی سێری بەسیترین شت بکەین کە هەمومان پێمانە ئەویش مۆبایلە مۆبایلێک کە من بتوانم پەیوەندی بە دایک و باوکمەوە بکەم پێیان بڵم کە من باشم یان لە فڵان شوێنم یان درەنگ ئەگەڕێمەوانیان ڕووداوێکم بەسەر هاتووە کیفایەتە بۆ من ئەوە نەبێت یعنی بەس پێویست ناکە بۆنە زەختێکی زۆر قەرزێکی زۆر بکەم ئایفۆن 16 ئایفۆن 7 یان بوونە لەسەر مۆدێلات بڕۆم بەڕێ ئەو بۆ من گرنگە کە من خێزانەکەم بزانن لە کوێم و لە چ جێومەکانێک بۆ ئەوە دروست ناکەی بۆ نمونە پاڵ و بیان و زۆر دایەجان باوەجان ئەم موبایلم وایە فەڵان شتم پێویستە ئەوە ئەو شتەکان بۆ نەکردوم کچێکی بە قەنەعەتی لەو ڕوانگەیەوە خۆم سپاس بۆخوا زۆر بە قەنەعەتم یعنی تر لەو باوەڕیان مەڵەم ئەگەر نان و ئاوێکە بێت بۆ ئێوارەکە ئەی خۆم هیچ کێشەم نییە چ لە ڕووی نانەوە بێت چ لە ڕووی دارایی و بێ سپاس بۆخوا هەستیش ئەەکەم هەر ئینسانێک لە ئەزەلەوە بۆ فێرکرابێ کە چاوی تێر بێ بۆ قەنەعەتی کە هەبووە لە ماڵی باوکیە هەموو شتێکی سەر ئەگرێت لە ژیانیا و ئەگەر بژڵین قەنەعەت مابێت لەم ڕۆژگارەیە نەخێر نەما ئەوەشی کە ئەڵێ قەنەعەتم هەیە دڵنیا بە قەنەعەتەکەی شتێکی فەیکە و هی ئەسڵ و ئەساسی خۆی نییە ینی هەتا بە دڵ قەنەعەت نەکەی بەو ژیانە بە پارەکانت بە سەحەت و تەندروستی خۆت بە جەستی خۆ بە ماڵ و بە کەسوکاری خۆ قەت ناتوانانی مرۆڤێکی سەرکەوتوبی ینی دایمەن هەستەکەی نەخسە هەیە بەس کە قەنەعەتە هەبوو هەستەکەی تۆ مرۆڤێکی دەوڵەمەندی چاولێکەری زۆر بۆتە کێشا بۆ قەنەعەت وای لێ هاتووە ئەڵێن فڵان کەس فڵان شتی هەیە سارێ موبایل خانوو تەنانەت خوێندنەکەشمان بۆ بە چاولێکەری ئێستا بڕۆسی تەلەبە بکە سەیان نەوەی یان لە ئەهلیە بۆ توب ئەخوێنێت بە بەشە تووبەکان بەعام یان لە بەشی هەندەسێ کەس نەقەنەعەتی بە مامۆستایەتیمەوە نە بە ئیشێک کە کرێکاری بێت کرێکاری نەبێت کەس خانووکی پێ دروست ناکرێت بەسیترین شتە باکەرەوێک ژینگە پارێزێک نەبێت سەرجادەکانمان چی نەبێ ناتوانانی بۆ نمونە خانووکی بەلەعەکە بکەیتەوە بیگۆڕیت یعنی وامان لێ بێت قەنەعەتەکەی ساڵان دروستکەنەوە کە دایک و باوکمان لە یەک ژوورا ژیان لەگەڵ نەنکو باپیرمانە ئێستا سیارە و 50 مسقاڵ ئاڵتوونم بۆ نەکەی و دڵنیاشم ئەم قسانەی ئێمە زۆر ڕەخنیان لێ ئەگیرێ و ئەژڵەن ئەگەر ئێمە بچینە داوایان سەخوایان داوای 50 مسقاڵ ئاڵتوونەکەن یان 6 مسقاڵ ئاڵتوون والله خواتشنيا وإمكانيتي أو كسمن جرين مرتاحبم لقليا ولا جريك سقفا لقلي مرتاحبم أو باي همويتي چون كمن نقلتونك خوشي بوجيانم أهنة نأوقاف وقاتشا خشي كبون من لا رفيقو دشو خسو بوزي بيولين بون الله كوش كتشاكم باي 2000 كريمه و باي 500 كريتانا امشتانا هیچ کات خوشی بوجیان نه بلکو خوشترین شيء يعني كتشان يعني خانمان بقنا او قناعتي ك او ك خوشبختي بو انسانيه هبوني هاوسريكي باشا قرب له خوشيسي للرئيس لاخلاق ولدين وايا مهم افرتان بقنا قناعتي ك يعني داوكاري سريشيه من الطون وزير وزيو نبه وقناعة بوك السحبة وبوش يعنيش شكل كوتايا هتاو كنش توقعنا غوا حسناكي كأمشت ماديانا يعني مشت ماديانا شتي مهمين درجانا براسي أوي كزوز وربوك تجرنجا أبو عفرت جرنجا فياو بمعنى كلمة باقي فانيشي قرم به كزماني قرم نبو كدلو دروني باق نبو قيمتي نيا باخوان كوشكو تلار وسعري جوان به يعني لسر بنشيني كشخصيات وكساتي نبو قيمتي مالك أو يعني لها مشتق ناخوش ترى زور زود والله من به بلام كخيانة كاربو استفاديني أكيد راسك كتشك دواكاري هات يكم إيمان إنجا الدنيا هبت
من دائما وأڵم الحەمدوللا لەسەر ئەوەش گەورە کراوین هەمومان کچی چاک کچی زۆر باشیشەیە بەس ئەوەی کە لە سۆشیال میدیا ئەبیندرێت ڕووی ڕاستەقینەی عایلە نییە من بەس ئەوەنە ئەڵم ئێمە گەورە نین بڵین زۆر گەورە مناڵین بەس الحەمدوللا باوەڕمان بە سۆشیال میدیا نییە ئەو عایلێ الحەمدوللا من زۆر خۆشحاڵم یانی دوو کچی ڕێکوپێک لە قۆناغی 12 ئامادەیی ئەمە تێگەیشتن و بیرکردنەوەی ئێوەیە ئەمە شانی شانازیە بۆ خۆتان بۆ مامۆستاکانتان و بۆ دایک و باوکیشتان من لێرە و سپاسی دایک و باوکتانەکەم و هیوادارم هەموو ئەو خانمانیش کامابینن هەروەکو ئێوە بیر بکەنەوە خوانمونەتان زۆر کە ئینشاءڵڵا لەسەرم قەنەعەتە بەردەوام بێت سپاس مەمنون السلام عليكم السلام ورحمة الله وبركاته خوالي الرازي بي خوا سلامتك عليك السلام برای بەرەزی خۆشەویست با لە لای ڕاستەوە دەست پێ بکەین قەنەعەت چییە لای تۆ والله قناعات بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي لدنيا دا سيري لخوتان بخوار تركن اما بو امور قيامت سيري لخوتان سرو بسرو تركن بويا كسي قد لمسائل دنيايا سيري وكسانا ما دائما حاليا باشو ان بيني ناو سياري جوانا و ناو خانوي جوانا كس نازاني جياني خلق شونا لوي لنا راحتو شلمكيكا بكسي تروان نبي تمناي جيانكي ايم بكا ئێمە بەس بە منزەر سەی خەڵک نەکەین تێگەی بەس بوانە زین ڕووکەش هەموو شتێکە تێگەی بۆیە سەیری خەڵکە لە چی وەزێگا تۆ لەوێ خی گەورە عافێتی پێت بەخش بێ سەحەتت باش بێ لە ش ساغ بێ بڕۆ نەخۆشخانەکان سەیری خەڵکە ئەبینی کابرا لە ئێوارە تا بەیانی ئەناڵێنە بەدەست ئازارەوە تۆ لە ماڵی خۆتە مرتاحی ئەبینی کەسی وا هەیە پێویستی بە عملیاتێکە 50 گەڵا دەفتەرێ دۆلاری ئەوێ تۆ خی گەورە ئەوە لەوە ڕزگارتی کردووە ئەوە دەفتەری دۆلار حسابگە خی گەور بە توی بەخشیوە خەڵکە ئەبینی کار و کەسابەتێکی دەست ناگەوێت تۆ الحەمدولله خی گەورە سعەیەکی لە ڕزقەکەتا داوە پێت بۆیە ئینسان ئەگەر تەماشای نعمەتەکانی خی گەورە بکە بەسەر خۆیەوە وە سەیری خۆی بەخوارتر بکە بێگومان قەنەعەت بە هەموو شتێکا لە ژیانی خۆیە ئەوەی کە دەست خۆش مامۆستایان ئەگەڕمەوە بۆلات ئەوەی کە قەنەعەتی نەبێ یعنی هەر پرتۆ بۆڵی بێ هەر ناڕازی بێ بە ژیانی بە کاری بە مناڵی بە کار و کەسابەتی پێت وایانی کەسێکی دڵخۆشە توانێ مرتاح بێ یان هەمیشە هەست بە نەقسەکە بەزەبت من لە چاوپێکەوتنێکە گۆرانی بێژێکم بینی لە شای و لە هەڵپەرکێیە ئەڵەن کەس وەک ئەم نییە دڵخۆش بێت کەچی ڤیددیوەیەکیم بینی وتی کەسێک نییە وەکو من لە ماڵەوە ئازار بدرێم یعنی لە ماڵەوە دڵم سەغڵەتە خەوم نییە ئیسراحەتم نییە ئەنی ئینسان ئەگەر پشت بەخوای گەورە بەستێ و لای خوا بگرێ و سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەطبیق بکە بەڕاستی قەنەعەت زۆر چاکە ئێمە من وەکو خۆم سپاس بۆ خوا ئەوەی کە خوا پێی داوم ئەڵێم کەس نییە لەمە خۆشتر یعنی جارێ پشتێشێک تێ سەرێشەیەک تێ بچۆ سەی خەسخانەی هیواکە ئەو کاتە ئەزانی ئەمەی تۆ هیچ نییە ینی قەنەعەت بۆ ئینسان زۆر چاکە هەر کەسێ لە ڕووی دینێکەوە قەنەعەتی بەدەست هێنا ئەوە نەجەحاتە بۆ دنیا و قیامەتە